من پرۆفسۆر دکتۆر لاس حەوێزیمە ڕاوێژکاری ئێسکوشکان بە بابەت پرسیاری ئێسکەنەرمەی تەمەن ئێسکەنەرمە دوو جۆر هەیە ئیمناڵان هەیە ئیگەوران هەیە ئیمناڵان زیاتر شتەکە وراثیە ئەوەش بەڕاستی نەخۆچێکی زۆر بە زەحمەتە و دەبی دائما ئەو منداڵ لەبێت چاودێری دکتۆر بی هەتا دەگاتە عمری 16 ساڵ 18 ساڵ ئەو وەختی کۆنترۆل دەبی. ئێسکەنەرمەی گەوران ئاتە لە عمری گەورە سێ جۆر هەیە هەندێک نەخۆشیە هەندێکی عمرە زیاتر. ئی گەوران عادەتەن لەناو ژنان زیاترە ئەوانێک کە عمریان پاش کە بێنوێژیان خلاص دەبی ئەوجا دەست پێ دەکا ئەوە دەبی ئەوانی زۆر ئاسانە عیلاج و تەشخیصکردنی تیشتی خاصەیە پێدەوێن دێکساسکان باش ئەوە بی ئێستا ئەوەی باشە لە کوردستان ئەو شتان هەموو هەنا دێکساسکان هەیە دکتۆر زۆرن ئێستا مستەشفیا زۆر دەتوانن ئەو شتانە زوو ئەو تەشخیص بکرێ و دەست بە چارەسەری بکرێ. ئێستا کەشکان زۆر بووە ئەسباب زۆرە تەماشای منداڵان بکە ئێستا من کە لە هەولێرە بۆم ساڵی 65 هەموو 4 سعات تۆپانێم دەکرد لەگەر منداڵەکان. ئێستا منداڵ ئێستا هەموو ڕۆژێ 5 سعات تۆپانی دەکەم بە ئەتاری یعنی حرەکە کەم بووە منداڵ حرەکەی نەمایە زۆر ناستە بەرهەتاوێ ئەو یەک لە هۆکارەکانە کە زۆربەی منداڵەکان ئێستا بەڕاستی زعیفە شتێکی دیشەیە تاوان جیل لە دوو جیل دروست دەبی ئەوەیان زعیفترە یعنی قابلێتە زعیفترە ئەمە ئەشکال لۆ زۆر بۆ ئێستا کەشکان سەر تەشخیص دەکرێت جاران کە یەکی دەشکان دەکەوت دەیابێت لای بێ تاڕەچی تەقەچی دەکرد و دەیبەستەوە بە دوو دار و دێ نادەوە نەشیان دەزانی چییە ئێستا ماشەڵڵا هەم مستەشفا هەیە دکتۆر هەیە ئەوهم نۆرینگە هەنە منداڵ بکەوی ڕاستە دەستە خەستخانەی شعیل لۆ دەگرن دەزانن شکانەکە زوو تەشخیص دەکرێت یعنی زۆر ئەسباب هەیە بەس دەبی بزانین یعنی الحەمدە لە کوردستان برسیات فەقیری نییە برێ بۆ دەرەجەی کە نان عالەم نان نییە بخۆن زۆر جێ هەیە لە ئەفریقای عالەم مشکلێکی مەزاعەتی زۆر گەورە هەیە دەبێن ئەوانە زعیفن بەس لە کوردستان نا سیارە زۆر بووە حەوادیس ڕێگا زۆر بووە ئەوە سەبەبێکی سەرەکیە گوتمان مەسەلەی منداڵ زیاتر دەبی گەبینە حیاتمان گۆڕایە بوویتە غەربی زیاتر دانیشتنە لەسەر مەکتەب زیاتر دانیشتنە لەسەر جیهاز بۆچی جاران نییە خەڵک لە بەیانی حتا ئەوارە بەس لەسەر حرەکە بوون شاد بوون لێ تەماشا منداڵ سەحەتی باش بوو پیا و ژن سەحەتیان بەخۆت بوو ئەزەلویە وەرزش یەک لە هۆکارەکانە لۆ هەموو بەشێک دەبی وەرزش بکە حتا بۆ نۆعی تابی ئێسکی بەخۆت بی هەموو مەسڵەکانیشی بەخۆت ئەمن ساڵی 2010 لە ئوردن بووم لەوێ ئەوە تەوەقف نەدەکرد لە سعودیە ڤیتامین دی کەم بی دوای کەلیان پرسی دکتۆرەکە گوت بۆ ڤیتامین دی لاتانکەمەوە هەموو هەتاوە هەیە گوتیان چۆ کەس ناستە بەر هەتاوێ ئەمە ڤیتامین دی لە کوردستان کەمە لێ باشترین ڤیتامین ئەوەیە هەتاوە هەتاویش نەک دەی بە جلک دەی بە جۆر کەچی ئیمەلەوانی بچێ بەر هەتاوێ ڤیتامین دی دەبی ئیدەن هۆکاری نەقسی ڤیتامین دی زۆر گرنگە ئەوەش دەبی هەموو کەسێک ئاگای لە خۆی بی فەحسی ڤیتامین دی بکە دەرمان زۆر ئەگە بخوا بەس بزانی هەیتی یان نیتی هەتاو 1970 ڤیتامین دی ئینسان لە هەتاوی دێت ئەوەیەک ئەو خۆراکانی کە باشن لە ئێسک ئینسان ئەگەر نەخۆش نەبی یعنی نەخۆشێکی هۆرمۆنی نەبی نەخۆشێکی ئەوەی نەبی خواردنێکی متەوازن یعنی پرۆتینی دەوێت کاربۆهیدرات دەوێت خواردنێک هەموو جۆرش تێدابی چ مشکلەی نییە بەس چ خواردنێکی برەی سەحیبی باش بی لە ئینسان ئەما برێ شتێک ئێسک بەقوتکە لە خۆی بە دەرەجەیەک ڤیتامین دیە کالیسیۆم کالیسیۆمیش لە زۆر خواردنەکان هەیە ئەگەر توێ کالیسیۆم لە زۆربەی خواردنەکان هەیە لە گۆشت هەیە لە شیر هەیە لە کونجی هەیە لە زۆر شت هەیە جالێ ئینسان ئەگەر سەحەتی باش بی ریاضەکی باش بکە خواردنەکی باش بخوا سەحی شەرنیە زۆر تووشی ئەوەی نابی ئێسکی سعیبی نابی ئەگەر چ نەخۆشی نەبی وەچی ئێسکەنەرمەی هەندێک نەخۆشی هەیە ئیدی کە لە هۆرمۆنیە ئەگەر ئەوەش کەمن بەڕاستی زیاتر ئەوەندە بەسەلۆ ئینسان لە منداڵ عادەتەن ئێسکەنەرمە کەمە چونکە ئێستا ڤیتامین دی لە هەموو سەیدەری هەیە خەڵکەکە ئیمکانیەتیان باشە سەقافەتیان باش بووە تێدەگەنەوەی ڤیتامین دی یەک شوشەی ڤیتامین دی گچکە بە 5,000 دیناری ئەوە لۆمدارەکەی مشکلە ئەمە ئێسکەنەرمەی نەخۆشیە پێدە ئۆستروجین ئیمپەرفێکتە ئەوە کەمە لە گەوران زیاتر هەموو ژنێک پاشەوەی کە بێنوێژی خلاص دەبی برێ پاش 55 ساڵ فاسەکە دێکساسکان فترە و فترە بکە
حتى بوي أو بكي دزاني كبالضبط هيتي يعني منالي بنبر هتاو منار رياضي بيمكن نقدر يعني حتى وانا برامبر التاري وتلفزيوني دابنشي ما بستدري ما هتاوي اللي يبدا بسيداو خوري جماعة بكا بو نوعي من داس حتى دروس دبي أما لبين حتى وانا التاري كي بيو ايباد كي بيو دانشتيا من دار نصحتي دبينه نشي دبينه نتاوي دبينه نفقراتي دبينه لو دبي حلق لو مشكلة بكره بس أنا من دار الششوانجي موبايلي بيش عندنا بينه من داراني اكتبوك عرداني وحركتي يعني هي زور بس أنا مدرين مثلا شو كدواري داري من داري قرض عن صحتي عن زوبا قوته لو تسكب الساس على بنتاعنا لا دارينا لنا طبيعة دجير ناقي ساليرا من دار دقيقة ما تشبوك الشيء دان زاو خارين قبل دكان أما غلطة من دار داخلي طبيعة بيتكري حدي بستناو عالمي بستناو دنيا بونوعي تركيز كان لسر من نال